پرۆسەی چەکدانانی ژمارەیەک لە چەکدارانی پەکەکە بە ئامادەبوونی نوێنەرانی حکوومەت و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و دەرەوە و لەژێر چاودێری دەیان کەناڵی میدیایی لە سلێمانی بەڕێوەچوو. نوێنەری کۆمەڵی دادگەری کوردستان لە مەراسیمەکەدا بەشدار بوو، پشتیوانی خۆی بۆ ئاشتی و تەبایی لە تورکیا دووپات کردەوە. ڕاشی گەیاند هیوادارم پرۆسەکە بگاتە ئەنجام و لایەنەکانی ئاشتی خۆیان لە دەستێوەردانی ناحەسانی پرۆسەکە بپارێزن. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان زۆر بەبایەخەوە لەم پرۆسەیە دەڕوانین، پرۆسەی ئاشتەوایی، پرۆسەی ئاشتی لە تورکیا لە نێوانی دەوڵەتی تورکیا و لە نێوانی پەکەکەدا ئومێدەوارین کە سەر بگرێ، ئومێدەوارین کە هەردوو لە بەوریاییەوە بە هۆشداریەوە بە هۆشیاریەوە هەنگاوی بۆ بنێن هەروەکو کە جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە پایامێکدا بەو بۆنەوە پێشتر ڕایگەیاندبوو کە پێویستە وریا بن لەوەی کە ناحەزانێک دەستی خراپ تێکەڵاوی ئەم قەزیە نەبێ، ئەم پرسە نەبێت سەرکەوتوو بێ. ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە لە پرسە نەتەوەی و نیشتیمانیەکاندا چۆن دەڵێنی پێشەنگ بووین و خوازیار بووین و کۆمەڵی دادگەری زۆر بەبایەخەوە لە پرسە نەتەوەی و نیشتیمانیەکانی ڕوانیەوە دەڕوانێت. بێگومان ئەمەش پێویست دەکات لەسەر هەردوو لایەن، هەردوو تەڕاف، چۆکو دەوڵەتی تورکیا چۆکو پەکەکە ئەوەی کە دەکەوێتە سەریان بە نیەتپاچیەوە بە جددیەوە هەنگاوی بۆ بنێن و جێبەجێ بکەن. دانان و لە ناوبردننی چەک لەلایەن گروپێک لە چەکدارانی پەکەکە ڕووداوێکی مێژووی گرنگ بوو بۆ تورکیا و جیهان و بە بەشێک لە نیازپاکی ئەو پارتەشدا دەنرێت لە پێناو سەرگرتنی پرۆسەی ئاشتی و بەدەمەوە هاتنی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتەکە. ئامانجا سەرەکیە بە پرۆسێ ئەوە کۆ بۆ دەوڵەتە تورکیا ئەنیەت پاقژیە خۆ دیار بکەن کۆ ئەم دشین چەکا بێدەن کە ئەمشین دوماهی شەڕ و کوشتنە بینین، ئەمشین جهێ شەر پرۆسێسا ئاشتیە دەست بکەین، هەروەسا قۆناغەکە یاسایی و یا دیالۆگی یا سیاسەتێ دەست پێ بکەین. گرنگیاوێ ئەوە سبا وێ و دەوڵەتە تورکیاژی پێهنگاوێت عملیەت کارا هاوێژیتن و بەرسەفە پرۆسێسا ئاشتیە بدەت و ناوەکیل پرۆسێ ئاشتی بکەت، چونکە ئەگەر ئەو وەسا تەسەوور بکەن پرۆسا ئاشتیە پرۆسا تسلیم بوون و ترورەیە ئەوە دیتنەکە شاشە، پرۆسا ئاشتیە پرۆسەکە پێکهاتنەکە جیواکی سیاسیە دیموقراتیە نابەینا تورکیا و نابەینا گەلێت تورکیا و نابەینا حکومەتە تورکیا و ملەتی کورددا بەرێ چەندێژی ئەف پێنگاوە ئەو ڕوویا کارا یا عملی بۆ vê qonağê serastê navxwe û herêmî û cîhanî giring e, taybetî jî Sûriya, Tirkiye, Iraq û Îran divêt pêngavê tosa pavêjin heta ku bişên di vê qonağê de pirsgirêka Kurdî çareser bikin. دانانی چەک لەلایەن پارتی کرێکارانی کوردستان بەشێکە لە پرۆسەیەکی دوور و درێژی ئاشتی کە ئۆجەلان بە پێکەوە ژیانی گەلان و بەرپرسانی حکوومەتیش بە تورکیای بێتیرۆر ناوی دەبەن. ئەوەشی دەمێنێتەوە پلانی تورکیا و ئاستی بەدەمەوە هاتنی دەوڵەتە بۆ پرۆسەی ئاشتی و ئەو هەنگاوانی لە داهاتوودا دەکەونە سەرشانی لایەنی بەرامبەر.